ڕێز و سڵاوەیەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێت چەند بابەتێکمان ئامادەیە بۆی ئازیزیە خوێنمەوە. بابەت یەکەمان بە ناونیشانی لە نێوان شەڕ و ئاشتیدا ناوچەیەک لەسەر لێواری دوودڵی. ئاری عومەرم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. دیپلۆماسیەتی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە یاریکردن لەسەر پەتێکی باریک دەچێت. پەیوەندیەکانی نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و کۆماری ئیسلامی ئێران ماوەیەکی درێژە لەناو هاوکێشەیەکی تا بڵێیت ئاڵۆزی نەشەڕێکی سەرتاسەری و نە ئاشتێکی بەردەوامدا دەسوڕێتەوە. ناوبەناو گوێبیستی هەڕەشەی ڕاستەوخۆ هێرشی بە وەکالەت و بەرزبوونەوەی پلەی گەرمیگرژیەکان دەبین. بەڵام ڕێک لەو کاتەی دۆخەکە دەگاتە لێواری تەقینەوە کەناڵە ژێربەژێرەکانی دیپلۆماسی دەکرێنەوە و ئاڵۆزیەکان خاو دەکرێنەوە. ئەم یاریە بێکۆتاییەی شەڕ و ئاشتی باجەکەی تەنیا سیاسیەکان نایدەن، بەڵکو ڕاستەخۆ دەست دەخاتە ناو قوڵای ژیانی ڕۆژانی هاوڵاتیانی ناوچەکە. ئەم مۆدێلە لە نادیاری کۆمەڵگەکەی تووشی دڵڕاوکیەکی کوشندە کردووە. کاتێک خەڵک نەزانن بەیانی چی ڕوودەدات، هەستکردن بە ئارامی دەبێتە خەون و پلاندانان بۆ ئایندە بە تەواوی پەکی دەکەوێت. لەگەڵ دۆخە دەرونیەکەدا ئابووری ناوچەکەش بە تەواوی ئیکلیش بووە و بەرهێنەران لە کەشوهەوای ناڕووندا ڕادەکەن. بێکاری ڕوو لە زیادبوون دەکات، بەهای دراوە ناوخۆیەکان دادەبەزێت و گرانی باڵ بەسەر بازاردا دەکێشێت. بە جۆرێک ئابووری لە بری گەشەکردن تەنیا سەرقاڵی بەرگەگرتنی قەیرانەکانە. لە ڕوانگەی شیکاری سیاسیەوە ئەمە بریتیە لە هاوسەنگی ترس. نە ئەمریکا لەم ڕەوشەی جیهاندا توانای دانانی تێچووی شەڕێکی گەورەی ناوچەیی هەیە، نە ئێران بە دوای ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆدا دەگەڕێت. بەڵام مانەوە لەم دۆخە خوڵقاوەدا ڕۆژانە وزە و توانای ناوچەکە دەمژێت و دەیخاتە دۆخی وەستانێکی درێژخایەنەوە. ئەمڕۆشە بەردەوامە کۆمەڵێک پرسیاری جددی و ئازاربەخش دەوروژێنێت. ئایا خەڵکی ناوچەکە دەبێت تاوەکو بڵێن تا هەتایە باجی یاریە سیاسیەکان بدەن و ژیانیان لە چارەنووسێکی نادیاردا بێت؟ لە کۆتاییدا لە کاتێکدا جیهان بە خێرایی بەرەو ئابووری و تەکنەلۆژیایی نوێ هەنگاو دەنێت، تاکەی ئەم ناوچەی ئێمە دەبێت لە خولی بێکۆتایی مەترسی شەڕدا بخولێتەوە. بۆچی دۆناڵد ترامپ لە دوایین چرکەدا پەشیمان بووە؟ ناونیشانی بابەتێکە لەلایەن ئاتاشەمێرانی ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات. بڕیارەکەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بۆ هەڵوەشاندنەوەی هێرشێکی سەربازی بەرفراوان بۆ سەر ئێران لە کۆتا خولەکدا تەنیا بڕیارێکی سەربازی نەبوو، بەڵکو بڕیارێکی سیاسی و جیۆستراتیژی بوو کە ڕنگدانەوەی سروشتی بیرکردنەوەی ئەمریکایە لە بەڕێوەبردننی ململانێ گەورەکاندا. ڕوون بوو کە ئەمریکا و ئیسرائیل گەیشتونەتە قۆناغێکی پێگەیشتووی ئامادەکاریەکان بۆ ئەنجامدانی هێرشێکی بێوێنە کە تەواوی ژێرخانی ئێران بکاتە ئاماژ، لە دامەزراوە نەوتی و گازیەکانەوە تا تۆڕەکانی کارەبا و ئاو بەندەر و پردەکان. ئەگەر ئەو هێرشە بکرایە تەنها ئۆپراسیۆنێکی سەربازی سنووردار نەدەبوو، بەڵکو سەرەتای قۆناغێکی نوێ بوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕووی دەدا. بەڵام ئەو پرسیاری کە دێتە پێشەوە ئەوەیە بۆچی ترامپ لە کۆتا خولەکدا ئۆپراسیۆنەکەی ڕاکرد؟ هۆکار یەکەم پەیوەندی بە سروشتی ئێرانەوە هەیە. ئەمریکا دەزانێت ئێران وڵاتێک نییە کە بە یەک هێرشی ئاسمانی بتوانرێت بە شۆکدا بخرێت و وەگەوەی لە ڕابردوودا ڕوویدا. ئێران خاوەنی قوڵایی جوگرافیای بەرچاو و توانای پێشکەوتوی موشکی و تۆڕێکی بەرفراوانی هاوپەیمان و هێزی چەکداریە لە عێراق، سووریا، لوبنان و یەمەن. هەر هێرشێکی بەرفراوانی ئەمریکی بە وەڵامدانەوەی فرەبەرەی بڵێن بەرەو ڕوودەبووە و کە بنکەکانی ئەمریکا و ڕێڕەوی کەشتیوانی کەندا و ئەگەری دامەزراوەکانی وزە لە وڵاتانی هاوپەیمانی واشنتۆن دەیکردنە ئامانج. ئەمەش شەڕەکە لە ڕوبەڕووبوونەوەی دوولایەنە دەگەڕێت بۆ ململانەیەکی هەمەلایەنەی ناوچەی. فاکتەری دووەم ئابووری جیهانیە. گەروی هورمز تەنیا ڕێڕەوێکی دەریایی نییە، خوێنبەرێکی ژیانی وزەی جیهانیە. یەک لەسەر پێنجی بازرگانی نەوتی دەریایی تێیدا تێدەپەڕێت و هەر پچرانێک لەوێدا بەمانەی بەرزبوونەوەی بەرچاوی نرخی نەوت و گاز دێت کە کاردانەوەی ڕاستەوە خۆشی لەسەر ئابووری جیهانی دەبێت. بە لە بەرچاوگرتنی فشارە ئابووریە نێودەوڵەتیە بەردەوامەکەن و واشنتۆن نایەوێت قەیرانێکی نوێی وزە هەڵبگیرسێنێت کە بتوانێت جیهان بخاتە ناو شەپۆلێکی هەڵاوسان و پاشەکشە و کاریگەری لەسەر ئەمریکا و جیهان. فاکتەری سێم فەلسەفەی سیاسی ترامپە. ترامپ لەوەتەی هاتوۆتە ناو سیاسەتەوە، استراتیژیەتێکی گرتوۆتە بەر بۆ بەرزکردنەوەی گرژیەکان تا ئەو پەڕی وە پاشان لە پێگەی بەهێزەوە دانوستان دەکات.
ئەو پێی وایە مەترسی شەڕ دەتوانێت لە خودی شەڕ کاریگەرتر بێت، هەر بۆیە باری فشاری سەربازی و دەرونی تاو پەڕی خۆی بەرز دەکاتەوە، پاشان دەرفەت دەدات بە نەیارەکانی پاشەکشە بکەن و ئیمتیاز بدەن. ئەم سیاسەتە تازە نییە لەگەڵ کۆریای باکوور بەکاری هێنا، پاشان لەگەڵ چین لە شەڕی بازرگانیدا و ئەم ڕۆژە هەوڵ دەدات لەگەڵ ئێراندا جێبەجێ بکات. فاکتەرێکی دیکە جیاوازیەکی حساباتی نێوان واشنتۆن و تەلەڤیڤە. ئیسرائیل لاوەزکردنی ئێران بە ئامانجی استراتیژی هەمیشەیی دەبینێت و لە کاتێکدا ئەمریکا لە ڕەوانگەیەکی فراوانترەوە سەری دۆخەکە دەکات. واشنتۆن نەک تەنها ئاسایشی ئیسرائیل بەڕێوە دەبات، بەڵکو تۆڕێکی بەرفراوانی بەرژەوەندیەکان کە لە کەنداوە تاوەکو ئەوروپا و زەریای هەندی و زەریای هێمن درێژ دەبێتەوە. تێدەگات کە هەر شەڕێکی درێژخایەن لەگەڵ ئێران سەرچاوە سەربازی و ئابوووریەکانی کەم دەکاتەوە، لە کاتێکدا لەگەڵ چین خەریکی کێبڕکەی استراتیژیە و بەردەوامە لە پشتیوانیکردنی ئۆکراینیا لە دژی ڕووسیا. جگە لەوەش ئیدارەی ئەمریکا لەوە تێدەگات کە ڕووخاندن یان لاوەزکردنی ڕژێمی ئێران بە هێزی سەربازی مەرج نییە سەقامگیری گەرەنتی بکات. ئەزمموی ئەمریکی لە عێراق لە ساڵی 2023دا لە یادەوەری استراتیژی واشنتۆندا ماوەتەوە. ڕووخاندنی ڕژێمێکی دوژمنکارانە دەتوانێت دەرگا بۆ ئاژاوەیەکی گەورەتر یان بۆشاییەکی ئەمنی بکاتەوە کە گروپە تونڕەوەکان یان زلهێزە ناوچەی ڕکابەرەکان دەتوانن لە بەرژەوەندی خۆیان بێخۆزنەوە. بۆی ئەمریکا لە مامەڵەکردن لەگەڵ بیرۆکەی گۆڕینی ڕژێمدا زۆر وریاتر بووە. ڕۆڵی ناوبژیوانی ناوچەی ناتوانرێت پشتگوێ بخرێت. چەندین دەوڵەتی کەندا و فشارێکی دیپلۆماسی توندیان خستەگار بۆ ڕێگریکردن لە شەڕ. دانیان بۆ داناکە خاک و ئابوووریەکانیان یەکەم وڵات دەبن لە هەر ڕوبەڕووبوونەوەیەکدا زیانیان پێدەگات. جگەلەوە ژێران بە پەیامەژەکان پەیامی ناڕاستەوخۆی نردووە کە ئامادەی خۆی بۆ تاوتێکردنی پرسە هەستیارەکان وەکو ئاسایشی دەریایی لە گەروی هورمز و بەرنامە ئەتۆمیەکەی و ڕێکخستنی کەمکردنەوەی پەرسەندنی ئاستی دەریایی نردوو و ئەم سیگناڵانە پاساوێکی سیاسیان بۆ ترەمپ دابین کرد بۆ ڕاگررتنی ئەو هێرشەوە بەبێ ئەوەی وا دەرکەوێت کە پاشەکشەشی پێکراوە. لە ڕوانگەیەکی ترەوە تەنها کۆکردنەوەی سەربازی ئەمریکا بەبێ تەقاندنی یەک موشک ئامانجی بەرچاوی بدەزێنە. پەیامێکی ڕوونی بە تارانگەیان کە بژاردەی سەربازی لەسەر مێزەکە دەرنەچوە و متمانەی هاوپەیمانی ناوچەیی بە تواناکانی ڕێگریکردن لە ئەمریکا بەهێزتر کرد. هاوکاتیش دەرگای یەکلاکردنەوەی سیاسی بەکراوەی هێشتەوە. ئەمە بۆ خۆی قازانجێکی استراتیژیە چونکە بەکارهێنانی هێز وەکو ئامرازێکی فشار زۆر جار تێچووی کەمتری هەیە لە بەکارهێنانی لە شەڕێکی ئاشکرادا. بەڵام پێویستە ئاماژە بەوەش بکرێت کە ڕاگررتنی هێرشەکە نیشانەی کۆتایی هاتنی قەیرانەکە نییە. پرسە مشتومڕاویەکانی نێوان واشنتۆن و تاران هەرماون. بەرنامەی ئەتۆمی، پەرەپێدانی موشکی بالیستیک، کاریگەری ناوچەی، ئاسایشی دەریایی و ڕۆڵی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئەگەر دانوستانەکان لەرزین یان واشنتۆن هەست بکات تاران ئەو کاتە بۆ بەهێزکردنی توانەکانی بەکاری دەهێنێت، ئەوە بژاردەی هێز دەگەڕێتەوە سەر مێزەکە، ڕەنگە بە زۆرتریشەوە. ئەوەی ڕوویدا ڕنگدانەوەی گۆڕانکاریەکی بەرچاوە لە عەقیدەتی ئەمریکادا. ئەمریکا ئەوەندەی بە کەمترین تێچووی مرۆی و ئابوووریەوە بەدوای ئاماژە سیاسیەکانی دەدەگەڕێت، چیتر بەدوای سەرکەوتنی سەربازی تەقلیدیدا ناگەڕێت. شەڕ لە سەدەی 21دا چیتر بە ژمارەی ئەو شارە بۆردمانکراوانە ناپێورێت، بەڵکو بەتوانای نەتەوەیەک بۆ سەپاندنی ئیرادەی خۆی لە ڕێگەی تێکەڵەیەک لە ڕێگری سەربازی و فشاری ئابووری و سزا و هاوپەیمانی دیپلۆماسی دەپێورێت. دۆناڵد ترامپ پاشەکشەی نەکرد چونکە ئەمریکا توانای لەدانی ئێرانی نییە، بەڵکو لەبەر ئەوەی دەرکی بەوە کردووەکە بەڕێوەبردننی هەڕەشەکە ڕەنگە کاریگەرتر بێت لە دەستپێکردنی. هێرشێکی سەربازی دەبووە هۆی سەرکەوتنێکی تاکتیکی بە واشنتۆن. بەڵام دەکرات دەرگای شەڕێکی استراتێژی درێژخایەن کاتەوە کە دەرانجامەکانی پێشبینی نەکراون، بەڵام لێدوانەکەی هەموو بژاردەکانی بەکراوەی هێشتە بوو توخمە ڕێگریەکانی پاراست و دوا دەرفەتیشیدا بە دیپلۆماسیەت. سێ مانگی پڕ لە تراژیدیا و 43 ساڵ لە چاوەڕوانی چیرۆکی 8,000 بارزانی بێتاوان. راپۆرتی هاوڵاتی 43 ساڵ بەسەر یەکێک لە تاریکترین و دڕندانەترین پەڕەکانی مێژووی گەلی کووردا تێدەپەڕێت. پرۆسەی جینۆساید و لە ناوبردنی بە کۆمەڵی بارزانیەکان کە وەک پرۆژەیەکی سیستەماتیک و بەرنامە بۆ داڕێژراو لەلایەن ڕژێمی بەعزەوە جێبەجێکراو
تا ئێستا شوێنەواری خەمناک و ئازاری کەسوکارەکەی بە زیندوی ماوەتەوە. قۆناغەکانی ڕاگواستن و تێکدانی ژینگە سەرەتای مێژووی ئەم غەدرە گەورەیە بۆ ساڵی 1975 زاینی دەگەڕێتەوە، کاتێک خەڵکی دەڤەری بارزان بەستەم لە زێدی باو باپیرانیان ڕاگوێزران و بۆ بیابانەکانی باشووری عێراق و بۆ پارێزگای دیوانیە دوورخرانەوە. لەوێ لە چەند کۆمەڵگەیەکی زۆرە ملێدا نیشتەجێکران بە جۆرێک کە مرۆڤە کوێستانی و بەرهەمهێنەرەکان کرانە بیاباننشین و بەکارهێنەر و تەنانەت زەرجەم ئافرەتەکان بێکارکران کە پێشتر لە ناوچەکانی خۆیاندا بەرهەمی شیرەمەنیان دروست دەکرد. تا ساڵی 1970 ئەو بارزانیانەی دیکەش کە مابوون بۆ کۆمەڵگە زۆرەملەکانی حەریر و دیانە گوازرانە و دوای چۆڵکردنی ناوچەکە سەرجەم گوندەکان سووتێنران و ژینگەی دەڤەری بارزان بە تەواوی شێوێنرا و لە ساڵی 1975 تا 1991 بە فەرمی بەناوچەی قەدەغەکرا و هەژمار کرا. لووتکەی کارسەتەکە 3 مانگوو لە ناوبردننی 8,000 مرۆڤ دوای هاتنە سەر حکمی سەدام حوسێن لە ساڵی 1970 زاینیدا بوو. بارزانیەکانی ناوچەکانی باشووری عێراق هێنرانەوە بۆ دەوروبەری هەولێر، دەشتی قوشتەپە، کۆمەڵگەی قودس و قادسیە. بەڵام ئەمە تەنها سەرەتای قۆناغێکی نوێی مەترسی بوو. لە ساڵی 1983 زاینیدا جینۆسایدەکە چۆ قۆناغێکی مەترسی دارترەوە و پیاوەکان لە ئافرەتەکان جیاکرانەوە. قۆناغی یەکەم 31 تەمموزی 1983 بارزانیەکانی کۆمەڵگەی قودس و قادسیە دەستگیر کران، برانە بیابانەکانی باشووری عێراق لە 3 کوچکەی عێراق، سعودیە و کوێت و بەداخەوە زیندە بەچاڵ کران. قۆناغی دووەم دەی ئابی 1983 بارزانیەکانی کۆمەڵگەی حەریر و دیانە لە نێوبران. قۆناغی سێیەم 1 تشرینی 1983 ئەو مێر منداڵ و پیرە پیاوانەی کە مابوونەوە دووبارە دەستگیر کرانەوە و کۆتاییان پێهێنرا. بە گوێرەی بەڵگەکان تەمەنی قوربانیان لە منداڵێکی کوڕی 7 ساڵانەوە تا پیرە پیاوێکی سەر و 89 ساڵ بووە. لە ماوەی تەنها 3 مانگدا 8,000 بارزانی کە سەرجەمیان هاوڵاتی ئاسایی، تەنانەت بەشێکیان سەربازی خودی حکوومەتی عێراقیش بوون، بێتاوان لە نێوبران. برینێکی کراوە چاوەڕوانیکی بێپایانی کەسوکار سەرڕای تێپەڕبوونی ساڵانێکی زۆر. هێشتا زۆربەی ڕووفاتەکان نەگەڕێنراونەتەوە زێدی خۆیان. هەفتەی تشرینی یەکەمی ساڵی ببورن ساڵی 2005 زاینی یەکەمین کاروانی گەڕانەوەی ڕووفاتەکان کە پێگاتبوون لە 503 ڕووفات گەڕێنرانەوە. لە 6 ئازاری 2014 زاینیشدا 93 ڕووفاتی دیکە هێنرانەوە. 31 حوتی 2022 100 ڕووفاتی دیکە گەیشتنەوە دەست کەسوکاریان. ئەمە لە کاتێکدایە کە لە کۆی 8,000 جینۆساید کرا و تەنها 696 ڕووفات گەڕێنراونەتەوە و 7,304 ڕووفات تا ئێستاش لە بیابانەکانی باشووری عێراقدا ماون. کەسوکارەکان بە چاوی پڕ لە ئەسرینەوە لە چاوەڕوانی گەڕانەوەیاندا ژیان بەسەرەبن. لە لایەکی دیکەوە لە ساڵی 2011دا دادگای باڵای تاوانەکانی عێراق دوای ئەنجامی 40 دانیشتن بە فەرمی پرۆسەی ئەنفالی بارزانیەکانی بە جینۆساید ناسن. بەڵام بۆ کەسوکاری قوربانیان گەورەترین مەرگ نەگەڕانەوەی ئێسکۆپروسکی زیندانیەکانەکە هێشتا لە بیابانە دوورەکاندا چاوەڕێی کۆتایی هاتنی ئەم قەدرە مێژوویە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆژ. هیوادارم بابەتەکان جێگەی ڕەزامەندیتان بوو بێ تاوەکو ئامادەکردنی چەند بابەتێک و خوێندنەوەی لە بەرنامەیەکی تر بەوەی ئازیز کات و ساتێکی باش بۆ هەموو